بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام سڵاوی خۆی گەورەتان لێبێت لە ڕووماڵێکی تایبەت لەگەڵتانە بم لە ئێستادا مەڵبەندێکی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری و مەڵبەندی شارە زوور لە ئێستادا کەرنەڤاڵی جەماوەری بەڕێوە دەبن بۆ سەرخستنی تاکە کاندیدەکان کە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدە لە ئێستادا وەک دەبینن لە پشتی منەوە ژمارەیەکی زۆر لە ئەندام و لە کادیران و دڵسۆزانی کۆمەڵی دادگەری کوردستان لە ئێرە کۆبوونەتەوە بۆ ئەوەی کە پاڵپشت و بۆ ئەوەی بتوانن لە داهاتوودا تاکە کاندیدەکان سەر بخەن. لە ئێستادا وەک دەبینن لە پشتی منەوە سەرجەم چین و توێژەکان لێرە ئامادەن بۆ ئەوەی کە بتوانن لە نزیکەوە تاکە کاندیدەکەی خۆیان بناسن و جگە لەوەش ئەمە ئاماژە بۆ بکەم کە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید لە بازنەی سێ هەڵبژاردن بە ژمارە 25 بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی کردووە کە سنووری هەڵەبجە سەی سادق پێنج جوێن و هەڵەبجەی تازە دەگرێتەوە. لە ئێستادا وەک دەبین ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی باڵا و سەرکردایەتی کۆمەڵی دادگەریش لێرە بوونیانەیە لێرە ئامادەن بۆ ئەوەی کە بتوانن پاڵپشتی و پشتیوانی خۆیان بۆ تاکە کاندیدەکەی کۆمەڵی دادگەری دەرببڕن. مامۆستا سڵاوتان لێبێ پامی ئێوە بۆ تاکە کاندیدەکەی کۆمەڵی دادگەری کە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدە چییە و پامی ئەوە چیە بۆ هەڵبژارد؟ ئەم هەڵبژاردنە هیوادارین هەڵبژاردنێکی زۆر سەرکەوتوو بێت دوور بێ لە هەموو پۆخڵەی و تەزویرات و ساختەیەک بە نسبەت مامۆستا ئەحمەدەوە ڕەنگ بێ زۆر پەیامی نەوێت چونکەوە تەجربەی ئەنجومەنی پارێزگا و دوو تەجربەی پەرلەمانی عێراقی هەیە کە یەکێکە لە ئەندام پەرلەمانە زۆر سەرکەوتوەکان بۆیە ئومێدەوارین بۆ جارێکی تر هەڵبژێرێتەوە و نەک جەماوەری کۆمەڵ هەموو جەماوەر لە دەڤەرەکە دەنگی پێ بدەن و بەڕاستی سەلماندی لە ماوە کاوەکو و داکۆکی کاری سەرسەختی هەموو خەڵکەکەی بەبێ جیاوازی بۆیە هیوادارین سەرکەوتوو بێت و هەموو لایەک دەنگی پێ بدەن. حاجیەوە قسەیەوە کاریگەرە پێم خۆشە قسەیەکمان قسەیەک ماوگەن حاجی ئێوە پەیامتان چێ دەربارەی هەڵبژاردن و چۆن پشتیوانی سەرخستنی کاندیدەکەی کۆمەڵەکەن؟ بە ناوی خوای گەورەی مێهرەبان ئەم هەڵبژاردنێکی زۆر هەستیارە ئومێد دەکەین کەوا خەڵکی کوردستان هەڵوێستیان هەبێت. مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدی بەکردداری هەڵوێستی خۆی نواندووە بۆ هەرێمی کوردستان بۆ پرۆزەی چاکسازی بۆ خزمەتی خەڵک ئومێد دەکەن خەڵک ئەو هەڵوێستانەی لەبەر چاو بێت بۆ ئەوەی کە بتوانین بچینە قۆناغێکی تر بۆ دادگەری بۆ خزمەتی خەڵکی کوردستان. بەڵێ دیارە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید لە خولەکانی ڕابردووی پەرلەمانی عێراقا ڕۆڵی کاریگەریە بووە دیار بووە و بەڵێنەکانی کردووە بەکردار. مامۆستا ڕێبەر سڵاوتان لێبێ وەکو کۆمەڵی دادگەری چۆن پشتیوانی لە کاندیدەکانەکەن بۆ سەرخستنیان بۆی کە سەرکەوتن بەدەستبێنن و بەتایبەت لە سنووری بازنەی سەی بتوان پشتیوانی لە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید بکەن؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان تەبەن کۆمەڵ خۆت دەزانی ئەو پاڵێوراوانەی کە پاڵێوراوی کۆمەڵن و کاندیدی کردوونەوانن کە ئەزمموی سەرکەوتویان پێشکەش کردو هەم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەم لە کوردستانیش مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید لە دوو خولی ڕابردوودا چێک بووە لە پەرلەمانتارە هەرە سەرکەوتوەکانی عێراقوە هەمیشە بەرگری لە مافی خەڵک کردووە یەکێک بۆ لەوانەی کە دەنگێکی دولێر و دیار بووە لە مەسلەی بەرگری لە بژێوی خەڵک لە ژیانی خەڵک و بەرگری لە موچەیان و بەرگری لە شایستەداراییەکانی خەڵکی کوردستان کۆمەڵ مامۆستا ئەحمەدی کاندید کردوتەوە لەو ناوچەیە واتە لە سنووری بازنەی هەڵەبجە و هەورامان و شارە زوور کە بتوانێت جارێکی تر و متمانەی خەڵک بەدەست بێنێتەوە لەسەر ئەو ڕێڕەوە بەردەوام بێت کە خزمەتی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی پێ بکە. بەنسبەت کۆمەڵ ئێمە هەموو توانایەکمان خەینە گەڕ کە کاندیدەکانمان سەرخەین و ئەوانە بنێرینەوە بەغدا کە ئەتوانن بەرگری لە خەڵککەن و لەسەر ئەو ڕێڕەو ڕاستەی کە کۆمەڵ کاری کردو هەنگاو بنێن. بەڵێ دیارە لە ماوەی ساڵەکانی ڕابردوودا نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری کوردستان ڕۆڵی بەرچاویانەوە لە دەستەبەرکردنی مافەکانی خەڵک و داکۆکی لە مافەکانی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی. مامۆستا وەرامان سڵاوتان لێبێ تا چەند لە مەجای حکوومەت و پەرلەماندا کۆمەڵی دادگەری موقیف و هەڵوێستی دیاریکراوی هەبووە دەربارەی مافەکانی خەڵک؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم الحمد لله وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وآله وصحبه ومن والاه.
بەڕاستی خۆی ئەوە ئەبێ خەڵک زیاتر ئەو گەواهیە بدات بەڵام من ئەوەندەی کە خۆم لەو ماوەی کە بە عملی لە پەرلەمانە بووم و پێشووتریش لەو کاتەوە کە کۆمەڵی ئیسلامی ئەعلانی خۆی کردووە چی لە حکوومەتا بوو بێ چی لە پەرلەمانە بوو بێ هەڵوێستەکانی مەواقیفەکانی بەڕاستی سلمێنەری ئەو حقیقەتە گەورەیەن کە کۆمەڵی ئیسلامی هەمیشە لە بەرەی حەق بووە هەمیشە لە خزمەتی خەڵکا بووە کۆمەڵی دادگەری ئەتوانم بەدەیان بەڵگە و نمونەی ئیسپاتکەر ئێستا باز بکەم کە مەساڵح و بەرژەوەندیە تاکی و کەسی و جەماعیەکانی خۆی واز لە هێناوە لەبەر خاتری خەڵک لەبەر مەسلحەتی خەڵک لەبەرەوە بەڕاستی ئەمڕۆ ئەبێ ئەو خەڵکەش خاوەنی وەفا بێ بەرامبەر بەم کۆمەڵی دادگەریە ئەمڕۆ کۆمەڵی دادگەری پێویستی بە دەنجێکی ئەو خەڵکەیە کە بتوانێ ئیسپاتی خۆی بکاوە لەسەر ئەو کاروانە خێرخوازی ئەو کاروانە ئیسلاحی ئەو کاروانەی کە بەردەوام وەکوتمان لە مەسلحەت و بەرژەوەندی خەڵکا بووە بەردەوام بێت ئێمە بۆ نمونە لە پەرلەمانی کوردستان ئێمە کۆمەڵی دادگەری ئەگەر بیویستە واز لە مەواقیفەکانی خۆی بێنێ واز لە بەرەی گەل بێنێ واز لە بەرەی خەڵک بێنێ حسابی خۆی نەئەزانی ئێستا خەڵک یەگەیە لەوانەیە خاوەنی 5 دەنگولەتێک بێت دەسەڵات ئێت بە چواردۆری ئەسوڕێتەوە بۆی کە دەنگەکانی بەرێت کۆمەڵی ئیسلامی خاوەنی ئەو سەدان بە هەزاران و سەدان هەزار دەنگە بەڵام لەبەر مەسلحەت و بەرژەوەندی خەڵک لەبەرمانەوە لە بەرەی خەڵک وازی لە مەساڵح و بەرژەوەندیەکانی خۆی هێناوە خاڵێکی تر ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی هەمیشە کۆمەڵی دادگەری هەمیشە تاکە حیزبێک بووە لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان لە حکوومەتە ئەگەر بوو بێ دیفاعی لە دینی خەڵک کردووە چونکە تۆ ناگەتەنە بیر لە دنیا بکەیتەوە بیر لە دینی ئەو خەڵکەش بکەیت و بیر لە معتەقەداتی بکەیت و بیر لە ئایدۆلۆژی و لە عەقیدەی خەڵک بکەیتەوە بەڵێ زۆر سپاس کاک محەممەد حەکیمی وەکو تەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان پەیامتان بۆ خەڵکی بەگشتی و بە تایبەتی بۆ بازنەی سێ چییە لەوەی کە ماساورامانیش ئاماژی پێکرد کە نوێنەرەکانتان و کاندیدەکانتان کەسانی دەستپاک و کەسانی پێشویان شایدیەوە دەن کە کەسانی دڵسۆز بوون لەبەرەی خەڵک بوون داکۆکیان لە مافی خەڵک کرد بسم الله الرحمن الرحیم دەستان خۆش بێ وەڵام من زیاتر باسی بازنهێرە دەکەم ئێمە هاتووین وەکو قیادە و باڵای ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری لەگەڵ ئەنجومەنی دامەزرێنران و کادری کۆمەڵی دادگەری هاتوونێتە مەڵبەندە پشتیوانی خۆمان بۆ کاندیدی کۆمەڵی دادگەری دەردەبڕین و نوێنەرانی ئێمە لە هەر کوێ بوو بێتن لە بەرەی خەڵکدا بوون و داکۆکیان لە مافەکانیان کردووە کە باسەکەش ئێستا ئەمڕۆ لەسەر کاک ئەحمەدی حاجی ڕەشیدە نمونەی پەرلەمانتاری سەرکەوتوو بۆ لە بەغدا بۆ داکۆکیکردن لە مافی خەڵک بەگشتی نوێنەرانمان بە تایبەت لە بەغدا لە پەرلەمانی کوردستان نوێنەری خەڵک بوون لە نوێنەرایەتی کۆمەڵی دادگەری ئێستا و کۆمەڵی ئیسلامی پێشوو دەرچوون زیاتریشیان بۆ خەڵک کردووە و لەگەڵ مافی خەڵکدا بوون و چاوەڕێن لە دانیشتوانی ئەم ناوچە و دەنگدەرانی کە متمانەی خۆیان بە کاندیدەکەی ئێمە بدەن و دوایش پەشیمان نابن ئینشاءڵڵا لە جێ متمانەی ئەوان نادەبێن نوێنەرەکەمان بەڵێ دیارە ژمارەیەکی زۆر لە کادیر و ئەندامانی کۆمەڵی دادگەری کوردستان لێرەن هاوشانی برایانش لێرە خوشکان لێرە و ئافرەتان ڕۆڵی بەرچاویانەیە لێرە ئامادەن بۆ ئەوەی کە پشتیوانی و بیانەوێ کاندیدەکەی خۆیان سەر بخەن
دیارە لەم ڕووماڵە ڕاستەخوار من لەگەڵتان دەبم لە ئێستادا کەرنەڤاڵی جەماوەری بۆ سەرخستنی لیست بۆ سەرخستنی کاندیدی ژمارە 25 کە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدە لەس بازنەی سێ کەمێکی تر بڕیار وایە کە بەردامەکانی کەرنەڤاڵەکە دەست پێ بکات لە ئێستادا وەک دەبێنن ژمارەیەکی زۆر لە کادر و ئەندامانی کۆمەڵی دادگەری بە گوڕوتین و بە جۆش و خۆشەوە هاتوون بۆ پشتیوانی لە کاندیدەکان بۆ ئەوەی کە لە داهاتوودا بتوانن سەری بخەن. مامەگیان سڵاو لێ چۆن پشتیوانی لە مامۆستا ئەحمەد دەکەن بۆ ئەوەی دەربچێت؟ بە هەموو تواناکمان ئینشاڵڵا پشتیوانی لێکەین دەنگی بۆ دەین و مامۆستا ئەحمەد کەسێکی چۆن بووە لە پێشووترا لە کاری پەرلەمانتاریە؟ لەخوا بەزای کەسێکی لێ هاتوو کارامە بوو سپاس بۆخوا ئەوەی کە پێی سپێراوە جێبەجێ کردو. زۆر باش ئەگەرەوە پێم بڵێن کاکەژار تا چەند گرنگە بۆ نمونە کەسانی مسلمان دەنگ بدەن بۆ کەسانی کە شایستن بۆ پەرلەمان. دەستخۆشی مەیە بە بەڕێستان داواکارن لە هەموو مسلمانێکیش ئەوەی بەس ڕووە کاتە قیبلە وەکوم هەر مسلمانێک دەنگی خۆی دا بە خەڵکێکی مسلمان بە تایبەتی بۆ جەنابی مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیش کە چەند ساڵێ ئێمە ئەیبینین لە بەغا لە هەموو شوێنەکان حساب کە وەکو 10-15 ئەندام پەرلەمانی شوێنەکان دەوری وینیە بە تەنیا خۆی جارە بەرەوە داواکەن لە هەموو خەڵکێک دەنگی خۆی بدا بە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشی. دەستخۆشیم بە ئێوەشەیە. دیارە خوشکان و ئافرەتانیش لێرە ڕۆڵی بەرچاویان هاتوون بۆ کەرنەڤاڵی سەرخستنی کاندیدی ژمارە 25 ئەگەرەوە پێم بڵێن چۆن وڵی هاتوین پشتیوانی لێ بکەین ئینشەڵڵا کاندیدێکی سەرکەوتووە هەر سەرکەوتووتریشە بێ بۆ ئینشەڵڵا دەنگێکی باشش بەدەستدەهێنێ. خوشکان و ئافرەتان ڕۆڵی سەرەکیانەیە بۆ نمونە لە هەڵبژاردنەکانە بۆەوەی کە بەشداری هەڵبژاردن بکەن. وڵی هەمیشە ڕۆڵیان هەبووە ئینشەڵڵا لە دەنگدانێشدا باشتر دەمەوەیان ئەبێ و زیاتریش دەنگ پێدرێ بە مامۆستا ئینشەڵڵا. دیارە وەگوتم ژمارەیەک لە ئەندام و کادران لێرە ژمارەیەکی زۆر لێرە بۆ جۆش و خۆشەوە دایگیان سەلام باشیش بۆچی هاتووی بوو ێرە هاتووم ئەحمەدی حاجی ڕەشید چۆن نەبینی چۆنە لێسەنگی چاکە مسلمانە ڕێک و پێکەوە خوا ڕەحمی پێ بکە خاتیڕانە و ئەو جارەکە 50,000 کرد لە ڕێخواتم کۆما هەر کورسی بێنێ دیساژ ئەڵم خواکە هەر پێنجەکە هێنین 50,000 لە ڕێخوا ئیتر بڵم چی هاوارەکەمە خوا دوعاکەم خوایە دەریان چێنی ئیتر بڵم چی کۆمەڵی دادگەری و لە لامە بەستە خۆشمەوێت ئەوانە خۆشەوی کۆمەڵێک کەسانی کردوێ دەسمانوە وێنە دوعاکە بۆ کۆمەڵ بۆ دەسەودایەرێن مامۆستا عەلی باپیش گیرا ئەوەنە دوعامە کرد خۆم لە بیر چووە دەسم ێشیە کرد. داواکاری و لە خەڵک چیە بۆەوەی کە متمانە بدەن بە کاندیدەکانی کۆمەڵ منەڵە مەمنونیانە بم هەرکێ هینیان پێبا دەنگیان پێبا مەمنونیانە بم ئەجا ئەو جارەکەش حەزمەکە لەمون کێ چێنی دوورە من تەکسیە گرم بۆی پارێم بەڵام بڕۆن دەنگ بن بۆیان ئیتر بڵم چی. بەڵێ دیارە سەرجەم چین و توێژەکان لێرەن بۆ پشتیوانی لە کاندیدی ژمارە 25 کۆمەڵی دادگەری کوردستان کە ئەویش مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدە کە لە ماوەی ڕابردوودا ڕۆڵی بەرچاوی هەبووە لە کاری پەرلەمانتاریە و لە بەدەستخستنی مافەکانیان. ئێوە پەیامتان چییە بۆ هەڵبژاردن بە تایبەتی بۆ مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید؟ بەڵێ پەیاممان ئەوەیە هەموو کەسێکی مسلمان دەنگ بدا بە لیستی کۆمەڵی ئیسلامی ئینشەڵڵا لیستێکی سەرکەوتووە بێ بە پەنای خوای گەورە ئینشەڵڵا هەمومان بەخۆم و ماڵ و مناڵ و هاوسەرەکەم و کوڕکچەکانمە هاتوین بە پشتیوانی کاک ئەحمەدی حاجی ڕەشید کەسێکی سەرکەوتووە سنێکە لە بەغا پشتیوانی دەمگەری کوردی مسلمانەیەەکە ئێمە زۆر خۆشحاڵین ئینشەڵڵا سەرەکەوێت و بە حەول و قووەتی خوای گەورە پشتیوانی لێ ئەەکەین داوا ئەکەم لە هەموو مسلمانێکی ئەم کوردستانە ئەو پەنجەی شایەتی ئەدا بۆ کاک ئەحمەدی حاجی ڕەشید بۆ کەسی مسلمانی بدا چونکە لە ڕۆژی قیامەتە لێ ئەپرسنەوە لەسەر ئەو شایەتیدانە لە ناو گۆڕەکەی پرسیاری لێ ئەەکەن لەسەر ئەو شایەتیدانە پرکە دەنگی بۆ کێ داوە ئێمەش داواکارین لە هەموو مسلمانێک ئینشەڵڵا دەنگ دەن بە کاک ئەحمەدی حاجی ڕەشید ئینشەڵڵا سەرکەوتووە بێت و ئینشەڵڵا بە حەول و قووەتی خوای گەورە. چەند لە ماوەی ڕابردووە لە پەرلەمانی عێراق توانیوێتی لەسەر مافەکانی خەڵک مافە گشتیەکانی خەڵک بەدەنگ بێ؟ بەڵێ زۆر توانێتی زۆر هەوڵی داوە بۆ هەموو شتێکی ئەم کوردستانە بۆ هەموو خەڵکێک هەوڵی داوە مامۆستا زۆر کەسێکی سەرکەوتووە زۆر ئێمە لێ ڕازین هیواداری سەرکەوتوو بێت و ئینشەڵڵا سەرکەوتووی شەوێت و کۆمەڵی ئیسلامی هەر لە گەشتکردن ئابێ ئینشەڵڵا بە حەول و قووەتی خوای گەورە. زۆر سپاس. بەڵێ دیارە بڕیارە پاش کەمێکی تر بەرنامەی کەرنەڤاڵەکە دەست پێ بکات و لە ژمارەیەک وتاری جۆرا و جۆر بڕیارە بخوێنرێتەوە کە وتاری کۆمەڵی دادگەری لێرە وتەبێژی کۆمەڵی دادگەری لێرە ئەخوێنرێتەوە و
کاندیدانی کۆمەڵ دەناسێنرێن لێرە بە شێوەیەکی گشتی کۆمەڵی دادگەری کوردستان 5 کاندیدەیە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بازنەی 3 وەک ئاماژەم پێکرد مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدا بە ژمارە 25 و لە ئێستادا کەرنەڤاڵی جەماوەری ئەندام و دۆست و لە ئەنگرانی کۆمەڵی دادگەری لە ئێستادا لە مەڵبەندی یەک کۆبوونەتەوە پاشکەمێکی تر بڕیارەکە کەرنەڤاڵەکە دەست پێ بکات دیارە ئەمێ ئاماژەش بۆ بکەم کە ئەم کەرنەڤاڵ و ئەم چالاکیە گەورەیە بە هەردوو یعنی مەڵبەندی شارەزر و مەڵبەندێکی کۆمەڵی ئیسلامی ئەنجامیان داوە و لە سنوورەکانی هەورامانات و پێنجۆن و سەی سادق و هەڵبژەی تازە ئەندامانی کۆمەڵ لێرە بەشدارن هاتوونە تێرە بۆەوەی کە لە نزیکەوە دڵسۆزی خۆیان و سەرخستنی پشتیوانی خۆیان مامۆستا ئەحمەد دەرببرن مامە حاجی سڵاو لێ تۆ بۆچی هاتووی بوێرە مامە زۆر باشە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید چۆن نەبینی تۆ بە پەرلەمان حاجی ڕەشید ڕەفیقەکەم ڕەفیقی کوڕەکانی من و سێ کوڕم پێشمەرگە لەگەڵ مامۆستا ئەحمەد یەکتریمان زۆر کاک ئەحمەد برای گیانین وەختی خۆی وەختە لە سەریاس وگین کاک ئەحمەد ڕەفیقی یەکەم کوڕەکانی من و گۆمە لە فاتی ئەزانێت یەکتریمان خۆری دوعای خێریشم بۆ کردەوە ئیسادەش دوعای خێری بۆ کەم ئیشتەڵە ناجێوێت ئەگەر ئێوە قسەیەکتانە بێ پەیامتان چییە بۆ پرۆسی هەڵبژاردنەوەی کە خەڵک بەشداری پرۆسی هەڵبژاردن کات بەگشتی وەڵام هەڵبژاردن پێویستە هەمووی بەشدار بێ ئەگەر بەشدار نەبی ڕەنگە و دەنگەی کە تۆ سەوتی پێنادەی کەسێکی کە لایەنی کە بە شێوەی کە پڕی کاتە بۆت بۆیە پێویستە ئەوەیشی ڕازی ئەوەی ناڕازی هەمووی دەنگ بدات بە تایبەتی کاندەکانی ئێمە لەم سنوورە مامۆستا ئەحمەد لە سنوورە سێ یعنی جێگەی شانازیە بۆ هەموو هاوڵاتیانی ئەم سنوورە نەک بۆ ئەندامانی کۆمەڵ چونکە نوێنەری هەموو خەڵکی ئەم سنوورە بووە ینی خەڵکی ئەم سنوورە خۆی شایەتی بۆدا کە مامۆستا ئەحمەد نوێنەری کۆمەڵ نەبووە نوێنەری خەڵکی ئەم سنوورە بۆ بە ئیشەکانی ڕابردووشیان دیارە ومێن دەکەین خەڵکی ئەم سنوورە هەمووی دەنگی خۆیان متمانەی خۆیان بدەن بە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید بەڵێ دیارە لە ئێستادا بڕیارە پاشکەمێکی تر بەرنامەکانی کەرنەڤاڵەکە دەست پێ بکات من ڕاستەخۆ لەگەڵتانم لە ئێستادا دکتۆر غالب و کاک سەرکەوت و دکتۆر ڕێبوار لێرن کاک دکتۆر ڕاستەخۆ لەگەڵتم لە پەیامەوە پەیامیەوە چییە بۆ هەڵبژاردن بە شێوەیەکی گشتی لە ئێستادا پێم بڵێ چۆن بەشداریم کەرنەڤاڵی کۆمەڵی دادگەریتان کردو بەڵێ سڵاوی خۆی گەورەتان لەبێ بە تاکید ئێمە بە هێز و قۆتی خۆمان و بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراقمان کردووە ئەمانەوێ لێرەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڵێین ئێمە بەردەوامین دش بە مافیا و گەندەڵەکان ئەگەرەتانەوێ ئەمانە نەبن بە خاونیەوە لە هەرێمی کوردستان ئەگەرەتانەوێ پارتی و یەکێتی بەناویەوە لە بەغداوە قسەنەکەن دەنگ بە کاندیدەکانی کۆمەڵ و سربەخۆ کاندیدەکانی تر بدەن بۆ ئەوەی بتوانن ببن بە خاونیەوە هاوپەیمانێکی گەورە دروستکەن ئێمە توانیمان لە ماوەی 3 ساڵ وا لە پارتی و یەکێتی بکەن کە نەتوانن جارێکی تر بە ناوی کوردەوە دزی بکەن کە جارێکی تر نەتوان بە ناوی کوردەوە کۆمپانیەکانی خۆیان دەوڵەمەندکەن لێرەوە داواکارین خەڵکی هەرێمی کوردستان بچێتە سەر سنووقەکان و دەنگ بە کاندیدەکان مامداد بۆ ئەوەی چیتر ئەوان بە ناوی ئەوانەوە دزینەکەن و هەوڵە دەین ئەو یەک دزیەی قوبا تاڵەبانی بنینە گۆڕ و هەوڵە دەین پارتی کە هەموو جارێک کەڵگایی خۆی بەسەر خەڵک و بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کوڕێت دەستیان ببڕین بۆ ئەوەی نەتوانن بە دڵی خۆیان ئەو کارانە بکەن و لێرەوە جارێکی تر داواکارم لە دەنگدەرانی پارێزگای هەڵەبجە دەنگ بە مامۆستا ئەحمەد بدەن چونکە بەڕاستی ئێمە لەگەڵ ئێمەیا بووە و زانیوانە کە چۆن دیفاعی لە خەڵک کردووە بێ جیاوازی بێ ئەوەی بڵێ ئەمە کۆمەڵە ئەمە یەکگرتووە ئەمە لایەنەکانی ترە هاتۆتە سەرخەت و لە هەموو کەیسەکانە لە ئەگەر 2 متر لە پێشی ئێمەوە نەبووە لە پاڵمانە بووە بۆ ئەوەی شەڕ بۆ خەڵک بکات کاک سەرکەوتەوەی کە دکتۆر غالب وتی تا چەند لە بەغدا ئەمە پەیمانێتیە لە داهاتوە بتەوترەکەن بەڵێ ئێمە هەر حملەکەشمان بێکەوەکەین ئێمە ئەو هاوڕیانە کە ماوەی چەند ساڵی ڕابردوو بێکەوە کارمان کردووە شاهیدی پاکی و ئازادی و ڕازگۆیی بۆ هاوڕێکانم دەم مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید یەکێک لەو کاندیدانە کە ئێمە ئەمڕۆ بۆ پشتگیری ئەو لێرەین لە ئاهەنگی دەست بەکاربوونی بانگەشەکەیە ئێمە توانین من وەکو خۆم شەخسی توانم شاهدیەک بۆ مامۆستا ئەحمەد دەم جگە
لە ڕازگۆیەکەی کە هەمووان شایدی بۆ ڕازگۆیەکەی دەن جگە لە زیرەکی و بەتوانایەکەی لە بوارەکەی خۆیان من شایدی ئازایەتێکی بۆ دەم ئەو هەڕەشە و تهدیدانەی لە سەرەتای خولی ئەم خولەی ئێستای پەرلەمانە لەسەر مامۆستا ئەحمەد بوو ئەو تەلەفۆنانەی لە وڵاتان و سەفارەتی وڵاتانەوە بە تهدید بۆ هات من تاکیدم بۆ سەرکردەی و حیزب دەسەڵاتدارەکان بکەن ئەژنویانە لەرزێ بەڵام ئەو پاشەکشە لە موقیفەکانی خۆی نەکرد بۆیە لە هیوادارم دەنگدەرانی ئەم بازنەیە کە مامۆستا ئەحمەدی تایە مامۆستا ئەحمەد بکەنە بە ڕێبەری خۆیان و ئەو کەسێک کە جێگەی متمانەیان بێ لەگەڵ هاوڕێکانمانە ئێمە بەردەوامین هەم بانگەشە بەیەکەوەکەین و هەم لە پەرلەمانی عراقا هاوپەیمانێتێکی بەهێز دروستەکەینەوە کە ڕێگە لە قۆڕەخکاری نوێنەرایەتیکردنی کورد لە بەغدا بگرین لەلایەن هێزەکانی دەسەڵاتەوە و من دڵنیام لە سەرکەوتنی هاوڕێکانمان لەوانە مامۆستا ئەحمەد و کاکسۆران و برادرانی تر ئینشاءالله ئێمە لە دوای دەیدە لە بەغدا ئەمان بینەوە کە وەکو یەک تیم بۆ دەنگدەرانی ناوچەکانی خۆمان پارێزگاکانی خۆمان لە جاران زیاتر مکوڕترە بین و کارەکەین زۆر سپاس بێوەش تۆش قسەیەکم بۆ بکەی حەزت نەبێت تا چەند کارەکەن بۆ ئەوەی کە بۆن منە لە بەغداد دژی ئەو ستەم و گەندەڵیانە بن کە بۆن منە وەگەوترێ جووت حیزبی دەسەڵات لەوێ ئەیکەن ئەمە تا چەند پێویستی باوپەیمانێتێکی بەقوتە کەسانی دڵسۆز و ئازا و بوێر هەڵبژێردێت بۆ ئەوێ دەستان خۆش بێ لە ڕاستیە ئێمە باوەڕمان وایە کە ئەبێ هەمومان شەڕی مافەتە سووریەکانی هەرێمی کوردستان بکەین بەڵام بۆ خەڵک نەک بۆ دەسەڵاتێکی گەندەڵ و بۆ گروپ و قاچاقچێتی و تاڵانی کە ئەوەی کەیبینن لەم ڕۆژگارە لەم وڵاتەی خۆمانە لەم هەرێمی کوردستانە و لەم عێراقیە دروست بووە بە دڵنیاییەوە ئێمە لە ماوەی ڕابردووە هەر ئەمە کارمان بووە ئەمە ئامانجمان بووە هەنگاوەکانمان بەو شێوازە بووە ئەم ڕۆژ کە لێرەین بۆ پشگیری کە پیاوێکی ڕازگۆی ئازای پاک لێرەین کە خۆی ولایەنەکەی لە ماوەی ڕابردووە سەلماندیان کە لە بەرەی خەڵکن سەلماندیان کە ئەتوانن بە هەموو پێوەرێک دیفاع لە دەنگی ڕاستەقینەی خەڵک بکەن بۆیە داواکەم لە خەڵکی سنووری ئەم بازنەیە کە بەبێ دوو دڵی بەبێ بیرکردنەوە لە هیچ بە هەموو جیاوازیەکانیانەوە بەبێ بیرکردنەوە لە هەر هۆکارێک بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان چونکە ئەو دڵنیایان پێم کە مامۆستا ئەحمەد شانبەشانی هاوڕێکانی پیاوێکی گەورە ڕازگۆ ئازا پاک و داکۆکیکار بووە و هەر ئەبێ لە مافی میلەتیش بۆیە داواکەم بە هەمومان پشگیری بکەین و ئێمە بە دڵنیاییەوە لە قۆناغی داهاتوە کاری پێکەوەی ئامانجی گەورەمانە پێکەوە لە پێناو میلەت نەک پێکەوە لە پێناوی گیرفانی ئەو تاڵانکردنی ئەم وڵات بەڵێ دیارە ئەمە وتێم سێ کاندیدە سربەخۆیە کە لە ئێستادا لە کەرنەڤاڵی جەماوەری کۆمەڵی دادگەری بۆ سەرخستنی يا لبغدا يكبيامي بري قليل لتيك وشان بردوامي لهول اربين يا لبغدا يكبيامي بري قليل لتيك وشان بردوامي
خەڵی باوەڕ و ورە ڕێگە دەبڕین و ناگەڕێینەوە دواوە بۆ بەختیاری گەل و ئاوەدانی وڵات دەبینە شای کاروانی خزمەت و خەبات وەفاداری بەڵێن و دەنگی ئێوەی وەک هەمیشە گیان لەسەر دەست ئێمە بەڕێوەی دەست لە دەست و قووەت لەخوا بەرە و دەنگدان لە هەر کوێبین دەبینە هیوای کوردستان دەست لە دەست و قووەت لەخوا بەرە و دەنگدان لە هەر کوێبین دەبینە هیوای کوردستان پێشمەرگەی ڕێدادگەری و بەرزی میلەتین ئێمە دژی زوڵم و غەدر و زیلەتین پێشمەرگەی ڕێدادگەری و بەرزی میلەتین ئێمە دژی زوڵم و غەدر و زیلەتین لە هەولێر بینیا لە بەغدا یەک پەیامین بەرەی گەلین لە تێکۆشان بەردەوامین لە هەولێر بینیا لە بەغدا یەک پەیامین بەرەی گەلین لە تێکۆشان بەردەوامین بەناوی خۆی بەخشندە و میهرەبان ئامادەبوانی بەڕێز خوشکان برایان کەرنەڤاڵی پشتیوانی لە لیستی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بازنەی سەی هەڵەبجە و سەی سادق و پێنجوێن و شارەزور و هەورامان بۆ ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 25 لیستی کۆمەڵی دادگەری کوردستان لە بازنەی سێ بە چەندایەتێک لە قورانی پیرۆز دەست پێکەین. با بەڕێز مامۆستا شۆڕش فایق بفەرمێت بۆ خوێندنەوەی. السلام عليكم ورحمة الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون.
استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون نزلا من غفور رحيم ومن أحسن قولا ممن دعا إلى الله ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله
وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه هو السميع العليم. صدق الله العظيم. خی گەورە پاداشتی بەڕێز مامۆستا شۆڕش بداتەوە. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، پێکەوە چەند ساتێک لەگەڵ سرودی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕادەوەستین. فەرموون. تاریکەم ڕۆژگارە بەبێت شرای دەستیەوە چەندین وە ئەم هەوارە بەبێ پەڵە وەشتیەوە چەند بێنەزن دێهاتەکان بەبێ دڵی پڕ لایمان وەرندەنگ بدەن بە باوەڕ بە منارەی مزگەوتەکان دەنگ بدا بە دادپەروەری بە عەدالەت و سەروەری بڵێ بەڵێ بۆ چاکسازی بەڵێ کۆمەڵی دادگەری دەنگ بدا بە دادپەروەری بە عەدالەت و سەروەری بڵێ بەڵێ بۆ چاکسازی بەڵێ کۆمەڵی دادگەری شرای دادگاری ڕۆشنکە بە پەنجەی شایەتمەنێت هاوار بکە بۆ ئازادی بە دەنگی پڕ لە ویژدانێت هەڵبژێرە تیشکی هەتاو دەنگت بدا بە خۆرەتاو لە پێناو خاکی تینودا دەنگ بدە باکانی و شەتاو دەنگ بدا بە دادپەروەری بە عەدالەت و سەروەری بڵێ بەڵێ بۆ چاکسازی بەڵێ کۆمەڵی دادگەری دەنگ بدا بە دادپەروەری بە عەدالەت و سەروەری بڵێ بەڵێ بۆ چاکسازی بەڵێ کۆمەڵی دادگەری دەستان خۆش بێت. دار پرتەقاڵی ئەوینم دار بەڕووی سایە سەنگینم سنە و بەری باڵا بەرز و گەردنی بەرزی سەفینم جلوە و جەماڵی ئاسمانم
پەڵەی شیناوەردی جانم تاوە بارانی نیسانم بۆ تەموزی نیشتیمانم بەڵێ من لیستی دادگەریم لیستی نەشوە و بەختەوەریم لیستی کۆمەڵی دادگەری سیمبولی ڕێگای سەروەریم ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست ئێستاش بفەرمونون لەگەڵ وتاری بازنەی سێ لەلایەن بەڕێز مامۆستا عەبدولقادر ساڵح بەرپرسی مەڵبەندی شارەزووری کۆمەڵی دادگەری کوردستان لە بری هەردوو مەڵبەندی هەڵەبجە و شارەزوور با بفەرمێ. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان درود و سەلام لەسەر گیانی پاکی پێغەمبەرمان محەممەد صلى الله عليه وآله وسلم و بۆ سەریار و یاوەرانی تا ڕۆژی دوایی فإذا عزمت فتوكل على الله إن الله يحب المتوكلين. بەڕێزان ئەنجومەنی باڵا و دامەزرێنەرانی کۆمەڵی دادگەری، بەڕێزان ئەنجومەنی سەرکردایەتی، بەڕێزان سەرجەمچین و توێژەکان، ئەندامان، زانایان، پیا و ماقوڵان و دۆستان، بەڕێزان میوانە تایبەتەکانی مامۆستا ئەحمەد، لایەنگران و دەنگدەران، السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. پڕ بەدڵ بەخێرهاتنتان دەکەین بۆ ئاهەنگی بەڕێکردنی کاروانێکی دیکەی پیاوی مەرد و دڵسۆزێکی دیکەی ئەم دەڤەرە لەسەر لیستی هەڵوێست و مەردایەتی، لیستی خزمەت و دڵسۆزی، لیستی بەرەیگەل. خۆشحاڵین لە هەڵەبجەوە لە شاری قوربانیدان و ستەملێکرا و کیمیابارانەوە، لە هەورامانی بەردڵان و سەیرانگای کوردستانەوە، لە سەید سادقی تێکۆشەر و بەرخودانەوە، لە شارەزووری شەهر الزهور و لە پێنجوێنی لوبنان شکێنەوە. دەمانەوێ دەستی دڵسۆزی و خزمەتی کۆمەڵی دادگەری بگێنینە بەغا تا بیسەلمێنین کە ڕاستە هەڵەبجە بۆ بەغاچێ. بۆ ئەم مەبەستە پێویستمانە هاوکاریتان. چین و توێژە بەڕێزەکان، زانایان، سەربەرزین کە دەتان بینین لە پێشمانن. مێزەر پاک و شوێن کەوتوانی ڕاستەقینەی پێغەمبەرمان صلى الله عليه وسلم بۆ چەسپاندنی دادگەری لەگەڵمان بن. مامۆستایان، پەیمان دەدەین لە بیرمان نەچووە و ناچێ نووکی شەقی ستەم بەر ئەو قاچانەتان دەکەوێ کە بەیانیان نەرم نەرم پێی دەچوون بۆ کردنەوەی دەرگای عیلم و معریفەت، و ڕۆڵەکانی ئەم نەتەوەستەم لێکراوەتان بە جوانترین شێوە فێری جوانترین ئاکار و ڕەوش دەکرد. بۆیە داواکارین مامۆستایان بۆ چەسپاندنی دادگەری لەگەڵمان بن. گەنجان و قوتابیان، پاش ڕەنجی چەند ساڵەتان بەهۆی نادادی و ستەمەوە سەری خۆتان هەڵدەگرن و بەرەو ڕووی مەرگ دەڕۆن بۆ وەرگرتنی مافەکانتان و چەسپاندنی دادگەری لەگەڵمان بن. دایکان، خوشکان، کابانی ماڵ، ڕۆژنامەنووس شەهید دەکرێ، چالاکوانان لە زیندان تون دەکرێ، گەنجان لە دەریای ئیجە لە گۆڕ دەنرێ. لە کۆتاییدا هەر جەرگی ئێوەیە دەسووتێ بۆ نەهێشتنی ئەم دیاردانە و چەسپاندنی دادگەری لەگەڵمان بن. لە کۆتاییدا بانگی سەرجەم دەنگدەران و لە برایان لە خوشکانی ئەم دەڤەرە بەگشتی دەکەین و دەڵێین چاومان لێتانە لە پای ئەو خزمەتەی کردومانە. بە گەنجان و بێسەرپەرشتان و هەژاران لە ڕێگای کەناڵە خزمەت گوزاریەکانمانەوە ڕۆژی دەیدە، ڕۆژی دەنگدان، پەردەی بێدەنگی و
بێهیوایی بدڕێنن بە ئومێدەوە دەنگەکانتان بدەن بە لیستی پرتەقاڵی لیستی ئومێد و هیوا. ئومێد و هیواش پیشەی ژن و پیاوی مەردە. جارێکی تر بە ناوی هەردوو مەڵبەندەوە بەخێرهاتنتان دەکەین، سپاستان دەکەین. والسلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدولقادر. وەرن پێکەوە دەنگ بدەین، وەرن پێکەوە دەنگ بدەین، لیستی دادگەری سەر بخەین، دیاری بدەین بە شەهیدان، کاروانیان بۆ لووتکە بەرین. دژی گەندەڵی بەڕێوەم، بە وێنەی قەندیل بە پێوەم، ڕۆڵەی نێو ئەم دەشت و کێوەم، من هاواری ناخی ئێوەم. بەڕێزان، ئێستاش وتاری کۆمەڵی دادگەری کوردستان لەلایەن بەڕێز دکتۆر محەممەد بامۆچی ئەندامی ئەنجومەنی باڵاوە پێشکەشەکرێت با بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرتا سڵاوی خوای گەورەتان لێبێ ئامادەبوانی بەڕێز لە میوانان لە ئەندامانی کۆمەڵ لە هەموو چین و توێژەکان لە سنووری ئەم بازنەی هەڵبژاردنە بە خێراتنی هەمووتانەکەم یاخوا بەخێر بێن سەر چاومان بە ناوی سەرۆکی کۆمەڵی ئیسلامی و ئەنجومەنی باڵا و سەرکردایەتیەوە ئەم وتەیەتان پێشکەشەکەی. أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. واتا أي أو كساني إيماني راستقينتان هناوا لقل راس قويانا بن لدنيا پشتیوان و هاوکار و دڵسۆز بن بۆ ئەوانەی کەوا ڕازگۆن تا لە قیامەت و دوا ڕۆژە خوای گەورەش لەگەڵ پێغەمبەران و ڕازگۆیانە کۆتان کاتەوە لە بەهەشتی بەرینە ئینشاء الله تعالى. لە فەرمودەیەکی پێغەمبەریشە هاتووە فەرمێ لا تكونوا ئیمەعەتەن، ئێوە مەڵێن ئێمە لەگەڵ خەڵکین لە هەموو شتێکە. إن أحسن الناس أحسنتم وإن أساءوا أسأتم ولكن وطنوا أنفسكم إن أحسن الناس أن تحسنوا وإن أساءوا أن تجتنبوا إساءاتهم. ومكن بلين خلقي هر شتێکیان کرد ئێمەش لەگەڵیانە بین، چاکەیان کرد چاکە ئەکەین، خراپەیان کرد خراپەیان خراپە ئەکەین. یەک لە ڕیوایەتی کافرمێ زوڵم مستەمیان کرد زوڵم مستەمەکەین. نا، بەڵکو ئێوە هەڵوێست و جێپی خۆتان دیاریکەن، کاتێ چاکەیان کرد چاکە بکەن، کاتێ زوڵم و خراپەیان کرد لەگەڵیان مەبن. لەم کوردستانە خراپەکاری و فەساد و گەندەڵی و بەفیڕۆدانی سەرۆت و سامانی ئەم وڵاتە و ئەم میلەتە زۆر زۆر بەرچاوە و بەلێشاوە. ئەوە میلەتە چەند ساڵە لە هەڵبژاردننی پێشۆ تا ئێستا زوڵم و ستەم و گەندەڵی و نادادگەری ئەبینێ لێ ئەکرێ، بە تایبەتی ئەم سنوورە و ئەم دەڤەرە. ئێستا کە بەرەو هەڵبژاردننی عێراق ئەڕۆین، یەکێکە لەو وێستگانەی کە میلەت ئەتوانێ سزای ئەو گەندەڵکار و ستەمکار و زاڵمانە بدا کە لە ساڵانی ڕابردووە ستەمیان لێ کردووە، وعد و بەڵێنی درۆنەیان بە خەڵک داوە، خەڵکیان فریو داوە، خەڵکیان خەڵەتاندووە. بەڵام بەداخەوە زۆرێک لە خەڵکیش دەنگی پێداون، پشتیوانی لێ کردوون، جاییتر بە تەماح بێ، بە ئیغرا بێ، بە پارە و پول بێ، یا بە هەر شتێک بوو بێ. ئەم سنوورە کە سنووری ئەم
ئەم بازنەیە بەڕاستی سنوورێکە ستەمی زۆری دیوە، زوڵمی زۆری لە زمانی ڕژێما لێکراوە و لە زمانی دەسەڵاتی کوردیشە زۆر ستەمی لێکراوە، کەمترین خزمەت گوزاری پێشکەش کراوە، دامەزراندن زۆر کەمە، گەنجەکانی زۆربەی ئەچێ بۆ هەندەران، هیچ پرۆژە و مەشروعێکی تیانێکەوە خەڵک کار بکە، زۆرترین ڕێژەی بێکاری و بێئیشی تایە، بۆیە خەڵکەکە یا بێتە سەرباز و ئاسایش و ئەو جۆرەشتانە یا سەری خۆی هەڵەگرێ و بەرەو هەندەرانە ڕوا و زۆر جارێش لە ئاوی ئیجا ئاخنکێ. ئەم سنوورە گرنگیەکەی لەوایە بۆ ئێمەی کۆمەڵی دادگەری کە بەڕاستی لانکەی ئیسلام و ڕابوونی ئیسلامی بووە، هەر لە سەرەتای دروستبوونی ڕابوونەوە لەم منتیقا هەتا ئێسەشی لەگەڵا بێ. و لەم سنوورە لە هەڵبژاردننی ڕابردووی کوردستاندا کۆمەڵی دادگەری دووهەم دەنگ بۆ لەم سنوورە. ئێمە زۆر سوپاسی خەڵک و دانیشتوان و هاوڵاتیانی ئەم سنوورەکەین کە سنووری هەڵەبجە و هەورامان و شارەزور و سەید سادق و پێنجوێن و سیروانە بەڕاستی زۆر جێگەی ڕێز و تەقدیرن، جێگەی پێزانینن کە دەنگیان بە کۆمەڵی دادگەری داوە و بردویانتە پلەی دووهەمەوە. ئومێد دەکەین ئەم جارە یا زیاتر بێ یا بەلای کەمەوە لەو پلەنەیەتە خوارەوە. خاڵێکی تر کە عەرزی ئەوەی بکەم ئەوەیە زۆر جار لە ئێرە و لەوێ گومان لەسەر شەرعیەتی دەنگدان و دروستبوونی دەنگدان و دروست نییە و ناشەرعیە و دەنگ نەدەی باشە و دەنگ بە کێ ئەدەی، دەنگ بە هیچ حیزبێ مەدا، یا بە تایبەتی هەندێک کەس تیشکە خەنە سەرەوە کە دەنگ بە حیزبە ئیسلامیەکان مەدە چیان کردووە چیەکەن. ئێمەش بە ئێوەی بەڕێز و لێرەشەوە بە خەڵکی دەنگدەری ئەم بازنەیە ئەڵێین بەڕاستی هەڵبژاردن پێش ئەوەی دیموکراسیش دروست ببێ لە ئیسلامە ئەسڵێکە و بنەمایەکە و کاری پێکراوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بەیعەتی عەقەبەی دووهەمە کە 12 نوقەبا لە ناو ئەنساریەکانە دیاریەکە خۆی ئەڵێ هەڵیان بژێرن بە ئەنساریەکان و مەدینەیەکان ئەفەرمی هەڵی بژێرن لە ناو خۆیانە، لە ناو خۆیانە 12 نەقیب و سەرکردە و نوێنەری خۆیان هەڵە بژێرن بۆ و توێژ لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم. پاشان لە چوار خەلیفەکە سیانیان ئەبوو بەکر و عومەر و عوسمان ڕەزای خۆیان لێبێ بە هەڵبژاردن هەڵبژێراون. عوسمانیش دوای ئەوە ئاژاوەچیەکان دیاریەکەن هەر خەڵکی مەدینە و موسڵمانان پێ ڕازیە بن بۆیە بێتە خەلیفە. بۆیە هەڵبژاردن و ڕای خەڵک حسێب بۆکردن ئەوە بنەما و ئەسڵێکە لە ئیسلامە و لە ئیسلامە هەبوو و پێش ئەوەی دیموکراسی و هەڵبژاردننی ئەوروپا و ئەم شتانەی کەوا ئێستا هەیە بێتە ئاراوە. زۆربەی زانایانی معتەبەری عالەمی ئیسلامی ڕایان لەسەر ئەوەیە کە هەڵبژاردن دروستە. دەستگا عیلمی و لیجانی فتوا و مەرکەزە عیلمیەکان لە زۆربەی وڵاتانە ڕایان لەسەر شەرعیەت و دروستیەتی ڕەوایەتی دەنگدان و بەشداریکردنی هەڵبژاردنایە. بەڵکو یەکێک لە زانایان کە زانایەکی گەورەی ئەزهەرە لە کاتی انتخابات و هەڵبژاردنەکەی ئەزهەرە ئەو کاتەکە مورسی ڕەحمەتی خوای لێبێ هەڵەبژێرێت هەندێک تەشویش دروست ئەکرێت لەسەوەی دروست نییە دەنگ بدرێ و دروست نییە انتخابات بەشداری بکرێ. ئەو عالمە ئەزهەری ئەفەرمێ مقاطعة الانتخابات حرام، نەچوون بۆ انتخابات و دەنگ نەدان حرامە، والداعين إلى المقاطعة المجرمون، ئەوانش کەڵێن با خەڵک دەنگ نەدا و نەڕوا بۆ دەنگدان ئەوانش تاوانبارن و زۆر تاوانێکی گەورەکەن، چونکە ساحەکە بۆ ستەمکار و زاڵم و گەندەڵ و ئەوانەی کە وەکو ناموسڵمانن چۆڵەکەن. هەر لەسەر ئەوەی کە وەکو هەندێک ئەڵێن دەنگ نەدرێ بەلایەنە ئیسلامیەکان وە چیان کردووە، پێیان ئەڵێن یەکەم ئەگەر دەنگ نەدرێ بە ئیسلامیەکان دەنگ بە ئەلمانیەکان ئەدرێ و دەنگ بە خەڵکی گەندەڵکار و ستەمکار و ئەوانەی چەند ساڵە ستەم لە میلەتەکەن مافی پێشێلەکەن تەنها بۆ خۆیان و بۆ حیزبەکەیان و دەوروبەرەکەیان
خێر و بێری ئەم وڵاتە بن خزمەت گوزاری بەم وڵاتە پێشکەش ناکەن لە دزی و گەندەڵی و ستەما هەموو کایەکانی ژیانیان لەم وڵات و لەم هەرێما گرتووەتەوە ئەوە تۆ ناڕاستە و خۆ دیفاع لەوانەکەی ئەوە تۆ ئەتەوێ زوڵم و ستەمی ئەوان بەردەوام بێ ئەوە تۆ ئەتەوێ ناعەدالەتی نادادگەری لەم وڵاتە هەر بەردەوام بێ یعنی ئەوان ئەگەر خۆشیان نەیانەوێ قسەکەیان نەتیجەکەی وای لێ دێ پشتیوانیە لەو ستەم و زوڵم و ناعەدالەتی کەواکو لەم هەرێمە هەیە کە ئەوانیش و هاوێنەی ئەوان هەمیشە گلەیانە موچە نییە خزمەت گوزاری نییە ئاو نییە کارەبا نییە ئەوە نییە ئەوە نییە ئێ باشە کاتی ئەگەر دەنگ بە ئیسلامیەکانیش نەدرێ بەدیل چییە چیتر بکرێ ئەگەر دەنگ بەمان نەدرێت دوو قسەی حەقەکەن ڕاستیەک ڕۆشنەکەنەوە ئەچن بە گژی ستەمەکە دەنگ هەڵە بڕن لە بەغا بێ لە کوردستان بێ لە هەر شوێنێک هەن ئەی کاتی ئەمانش نەبن چییە بێ فەرموو چارەسەرێکی تر چارەیەکی کە هەیە غێری ئەمەی کەواکو هەڵبژاردن و دەنگدانە ئەبینی بۆیە ستەمکارەکان زۆر لەم هەڵبژاردنانە ئەترسن پارە بە خەڵکە دەن دیعایەکەن خزمەت گوزاری هەندێشتی ئانی جادە چاکەکەن ڕێگەوبانیەکەن و لەم کاتانە ئەها لە ئینتیخابات دەترسن ئەگەر ئینتیخابات ترسی نەبوو ئەوان وایان نەکرد پاریان نەبەخشیوە ئەو هەمووە شتە ناڕەوایان نەگرتە بەر لە کاتی ئینتیخاباتە هەندێک خەڵکی هاوڵاتی ئەڵێن کاتێ بین خزمەت گوزاری و هەندێک شتی بە پەلایکرێ لە ئینتیخاباتە ئەڵێن خۆزگە هەموو ساڵ ئینتیخابات وایە بۆی ئەمان کە هیچ ناکەن لە ترسی ئینتیخابات هەندێشتیان بکردایە پاشان ئەم ئینتیخابات و بەشداریکردنە دیفاع لە خەڵکی مەزلوم خەڵکی ستەمدیدە خەڵکی ستەم لێکراو ئەگەر چوار کەس نەبێ حەق بڵێ ڕاستی بڵێ نەترس و بوێر بێ وەکو نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری بەڕاستی ئەو شتانە ناکرێ ناوترێ لەم 4 ساڵی ڕابردووە نوێنەرانی کۆمەڵی دادگەری و کۆمەڵێک لە نوێنەرانی سربەخۆکان و هەندێک پەرلەمانتاری ئازا ئەوانە نەبوونایە کێ ئەیزانی لە بەغا چی ئەگوزەرێ بوجە و مادەی 140 و کێشەی هەرێم و بەغا و مەسەلەی دەستور و جێبەجێ نەکردنی دەستور و هەموو ئەم شتانە دەسەڵات دوو حیزبی دەسەڵات لە بەغا تەنها و تەنها مەبەستیان ئەوە بووە پۆست و پلە وەرگرن حتا ئێمە لە کەسێکی ئاگا و شارەزامان بیست کە زیاد لە 100 پۆست لە پۆستی کورد لە بەغا شاغیرە وەریان نەگرتووە خۆیان هەرچیان ویستووە لە وەزارەت و لە سەفارەت و لە هەرچی شوێنە وەریان گرتووە بەڵام بۆ ئەوەی پارە و پۆس و ئەو شتانەی خۆیانیانەوە جێبەجێکەن هەندێک شتیان وازدێناوە هەندێک شتیان کردو بە خاتری ئەوان بە خاتری ئەوانەی کەوا لە پەرلەمانی عێراقن لە عەرەبی سوننە و لە شیعەکان بۆچی دەنگ بە کۆمەڵی دادگەری بدرێ دەنگ بە کۆمەڵی دادگەری بدرێ لەبەرەوەی نوێنەرەکانی دیفاع لە میلەتەکەن دیفاع لە مافەکانی هەرێمەکەن لە بەغا لە مادە دەستوریەکانەکەن وەکو عەرزم کردن زۆربەی ئەو حەقایق و ڕاستیانەی کە ڕوون بووەتەوە لە ڕێگەی ئەو نوێنەرانەی کە خارجی دوو حیزبی دەسەڵاتن بە تایبەتی نوێنەری کۆمەڵی دادگەری ڕوون بووەتەوە بۆ میلەت لەبەرەوە هەر ئەوە نەژنا کۆمەڵی دادگەری سەرڕای ئەوەی نوێنەرەکانی بوێر و ئازا و حەقبێژ و دیفاعکەر بوون لە میلەتە کۆمەڵی دادگەری خزمەتی گەورەشی بە میلەتە کردووە دەستگای بەخشینی هەیە کە بەقەدەر وەزارەتێ یا چەند وەزارەتێ خزمەتی کردووە من لە بەرپرسێکم 20 خەسەخانەی بەخشینی کۆمەڵی ئیسلامی بەس خەسەخانەی سلێمانی لە ماوەی دروستبوونیەوە تا ئێستا حدودی 1 ملیۆن نەخۆشی بینیوە 1 ملیۆن نەخۆشی بینی و چارەسەر بۆ کردووە ئێ باشە خزمەتەوە گەورەتر هەیە ئەوش بە پارەی خێرخواز و محسینین و چاکەکاران کە پارەیان داوەتە ئەو دەستگای بەخشینی خێرخوازی توانێتی ئەو خەسەخانە ئەو خزمەتە گەورە بە خەڵک بکە ئەی باش ئەگەر کۆمەڵی دادگەری بەقەدەر ئەو دوو حیزبی دەسەڵاتە یان نیوەی ئەوان یا ڕوبعێکی ئەوان دەسەڵات هەبێ چەندێ خزمەت بە خەڵکەکە زیاد لە 1000 هەتیوی کەفالەت کردو و مانگانە یارمەتیانەدا و موچەیانەداتێ هاوکاریانە کە ئاگای لیانە لە کۆتاییشە شعرێکی ئیمامی شافعیتان بۆ خوێنمەوە کە فەرمێ نعیب زماننا والعیب فينا
وما لزماننا عيب سوانا ئێمە عیب و تانە لە زەمان و ڕۆژگارەگرین عیبەکەش لە خۆمانایە عیبەکەمان هیچ زەمانەکەمان هیچ عیب و نوقسانێکی نییە خراپە و خەتاکە لە خۆمانایە خۆمان خراپین خۆمان ئەم ستەمکار و زاڵمانەمان کردوتە کار بەدەست کاتێکیش ڕوبەڕۆ بوویتۆ لەگەڵ ئەمە کاکە ئێمە خەڵک دەنگی پێداوین خەڵک هەڵی بژاردوین نوێنەری خەڵکین تۆ خەڵک دەنگی پێ نەداوی بەڵێ ئەگەر تەزویر و فڕوفێڵ و پارە و پول و زێڕ و زۆر نەبێ ڕاستە بەڵام بەشێکیشی هەروایە خەڵکیش دەنگیان پێ ئەدا برانی بەڕێز لەگەڵ ئەو تەزویر و فێڵ و فرت و فێڵ و زۆر و چاوسورکردنەوەشا بەشێ لە خەڵکیش دەنگیان پێ ئەیە بۆی ئەو دەنگە زۆرەیەنن وناجز الزمان بغير ذنب ئێمە قسە بە زەمان ئەڵێن بەبێ تاوانێکی کرد بێ ولو نتق الزمان لنا لهجانا ئەگەر ئەم زمانە زمانی هەبوایە و قسەی بکردایە ئەوش قسەی بە ئێمەوت و هەجووی ئێمەیە کرد نیلسون ماندێلا کە شۆڕژگێڕێکی ئەفریقای جنوبیە و ڕئیسی ڕەشپێسەکانی ئەفریقای جنوبیە و پێم وایە زیاتر لە 20 ساڵ لە زیندانە بۆ لە پێناوی شۆڕشکردن و سربەخۆیی ڕەشپێشەکانی ئەفریقای جنوبیە ئەڵێ لا يدافع عن الفاسد إلا فاسد خەڵکی فاسد و گەندەڵ و خراپەکار نەبێت دیفاع ناکا لە فاسد ولا يدافع عن الحرية إلا الأحرار إنساني آزاد مرد بياو نبي دفاع لحرية آزادي ناكا ولا يدافع عن الثورة إلا الأبطال باڵەوان خەڵکی ئازا و بوێریش نەبێ کەس پشتیوانی لە شۆڕش و سەورە ناکا وكل شخص فينا يعلم على ماذا يدافع جا هەر کام لە ئێمەش ئەزانێ دیفاع لە کام لەمانەکە لە کۆتاییشە ئەڵێم خۆشەویستان و ئامادەبووان و ئەو کەسانەی لە سنووری ئەم بازنەی دەنگدانەدان دەنگ بدەن بە کۆمەڵی دادگەری بە نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری بۆ ئەوەی کەواوەکو دیفاع لە ماف و حەق و ئەو شتانەی کەوا ئێوە ئەتانەوێت لە نوێنەرێک و پەرلەمانتارێک دیفاعی لێ بکە ومێدەوارم ئەو دیعایە و ئەو دڵسارکردنەوە و ئەو ڕێگە و شوێنە زۆرانەی کەواوەکو زۆر کەس و زۆر شوێن و دەسەڵاتیش دەوری هەیلەوە بۆ ساردکردنەوەی خەڵک و دەنگنەدان و نەڕۆشتن بۆ دەنگدان و چوونە سەر سنووقەکانی دەنگدان کاریگەری نەبێ لێتان بزانن هەر کەسێ نەڕوا بۆ دەنگدان بە شێوەیەک لە شێوەکان دیفاع لە ستەمکارەکەیەکە و حەقی مەزلومەکانە فەوتێنێ و ئەو دەنگی کە ناڕوا دەنگی بۆ ئەدەن ئاخر کە تۆ ناڕۆی هەر ئەوە نێ دەنگ نەدەی دەنگت بۆ ئەیەن لەبەرەوە تۆ بڕۆ دەنگەکەت بە با دەنگت بۆنن با ئەو زوڵم و ستەمە کە ستەمکاران و گەندەڵکاران ئەیکەن تۆ بەشدار نەبیتایە وعافیکە مامۆستا مەلا عوسمان فەرمووی من بۆیە خۆم تەرشیحەکەم ئەزانم دەریژ ناچم بۆ سەرۆکی هێرێم بەڵام بە ئەوانەی کە موسڵمانن شتێک هەبێت دەنگی بەنێ و دەنگەکەیان بەزایە نەڕوا و گوناهبار نەبن جا با ئێوەش لە پشتی ئێوەشۆ دەنگدەران کەس گوناهبار نەبێ دەنگ بە ستەمکاران و گەندەڵکاران و خراپەکاران نەدا و دەنگ بە خەڵکی دڵسۆز و بوێر و حەقبێژ و ڕازگۆ و خەمخۆر لە میلەت کە لە ڕابردووە مامۆستا ئەحمەد و نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری ئەوەیان سەلماندۆ بۆ ئێوە جاومێ دەکەم پشتیوانێکی باش و گەرم و گوڕیان لێ بکەن خۆتان و ئەوەی بە قسەتانەکە دەنگ بدەن بە نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری لەم سنوورە والسلام عليكم ورحمة الله وبركاته زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد بامۆچی ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست پێشەوا هیوا لاوێکە لە سەرەتایی تەمەنیایەتی بەڵام وەک هەموو گەنجەکانی ئەم هەرێمە بارگرانە بە کۆمەڵێ قەیران و ناخۆشی و ناڕەحەتی ژیان پێشەوا هیوا ئەم ناڕەحەتی و قەیرانانەی ژیانی لە شێوەی هەڵبەستێک و هەڵوێستێکا کۆ کردوتەوە و لێرەوە پێشکەشمانیەکات با بفەرمێ السلام عليكم ورحمة الله وبركاته بسم الله الرحمن الرحيم
پێم خۆشە لەم مینبەرەوە سەرەتا سوپاسیم جەماوەری ئێرە بکەم و سوپاس بۆ ئەو کەسانەی کە چه حیزبی و چه حیزبی نەبن بە وشەیەک پشتگیری منیان کردووە و توانی و مەتام ئاستە بێم و هەمووی فەزلی خۆی گەورەیە بەسەرمەوە و هیچ ئازایەتێکی منیتیان نییە. و من وەکو لایەشیم شارامەوێ بڵێم هەر شاعیرە و شعرەکانی مەبەستێکە، هەر شاعیرە و شعرەکانی بۆ زامێکە، منیش وەک پێشەوە هیوا ئەم پەیامەم بۆ گەلێکە. چەند ڕۆژێتر هەڵبژاردن ئەم کوردستانەی ئەیبینن ژێرا و ژوورە سەرە و بنە ڕازگۆیە چی درۆزنە ئەوەی کە گەندەڵەونە. جا بڕیار وایە کە دەنگ بدەین با دەنگ نەبێ بێ ئیسفادە کامەوە بە کێش دەنگ ئەیات مافی خۆیەتی ئازادە. ئەمەی کە من پێتان ئەڵێم با بەیان بێ کە چوونە سەر سنووقەکە دەستم دامێن لەبیرتان بێ، لەبیرتان بێ موچەی خورا و لەبیرتان بێ حەقی بڕا و مامۆستای شەختێ هەڵدرا و تەنکەرە نەوتی شەو دزرا و شاری کەرکووکی فرۆشرا و شەنگالی بەدا عەشدرا و ڕۆژنامە نووسی ڕفێنرا و دەرچوانی دانەمەزرا و بەناو پاراستنی خۆیان کوشتنی سەدان گەنجولا و مامۆستایانی ئاینی ڕیش سووتێنرا و شەهید کرا و دایکی شەهید باوکی شەهید ڕۆڵەی شەهید لەبیرت بێ چۆن جەرگی تۆیان کرد و چاو هەزاران کەسیان دا بە کوشت خۆشیان وەک پاڵەوان وەستا و ئەی مامۆستا لەبیرت بێ کە چۆن شکۆی ناوتیان شکان نان و ئایندە و قوتابی هەر هەمویان لە تۆتۆران پێش مەرگەی کۆن لەبیرتان بێ. ئێوە قەباتان بۆ مەکرد، خەڵکانێکتان بە شانازی بۆ سەر حکوم بەڕێ کرد، دەست نەپارێزن لە مافی گەنج و پیر و مناڵ و ورد. تێنەکەون بە درۆی تازە و بەڵێنی دراوی سەد جار زۆر عیبە لە بیرمان بچێت بۆ ئارامی بۆ هەلیکار. ئەی هەڵەبجە لەبیرت بێ ئەهلی وەفا و شکۆ و غیرەت، سەیری کوچە و کۆڵانەکەت، سەیری دەروازەی شارەکەت، حاڵی ناو نەخۆشخانەکەت، مەزاری شەهیدانەکەت، بێوەفایی و بێباکییان بەرامبەر 5,000ەکەت، شەو لە سلەیمانی ڕۆژ لە هەڵەبجە سەرانی دەسەڵاتەکەت. سلەیمانی ئیتر بەسە پێش حەفەی شوبە تا ئێستا خوێنی گەنجەکانی شاریان یەک بۆ کردوونە کاسە. کەرکووک تووبی خوا بیرت بێ کە چۆن کردیانن دەربەدەر تێنەکەون بە درۆکانی کوڕانی 16 ئۆکتۆبەر. هەولێر هەڵوێستی تۆ کەیە تاکەی پێت بڵێن کۆیلەیە بۆ ئەم جارە قۆڵی مەردایەتی لێ هەڵبێنە پێیان بڵێن ئێوە هیچ نین هەولێر ئۆلاکۆ بەزێنە. لەبیرتان بێت دۆک و زاخۆ و بادینان جگەرگۆشەی دوور لە بابە ڕۆژنامە نووسی ناو زیندان لەبیری ئەبێ بادینان هەرگیز بێدەنگ نابێ لێتان. سەید سادق لەبیرتان بێ گەنج و پیر و ژن و مناڵتان شەهیدانی دەستکۆیلەکان هەرێم عەلی 13 ساڵتان. ئۆهۆ دەروازەی ڕاپەڕین توخوا ئێوەش لەبیرتان بێ ئێوە کڵپەی شۆڕشێکن ئەرکەو دەبێ هەڵوێستان بێ گەرمیان تۆش با لەبیرت بێ گشت مەرد و بەغیرەتانی بیرتان نەژێ کە چیان کرد بیرتان بێکاوە گەرمیانی. شارە زور ئەبێ بیرت بێ زرنگانە زۆر بەهۆشە لەبیرمانە چەندین ساڵە ئەم دەڤەرە فەرامۆشە. لەبیرتان بێت 5 جوێن و هەموو هەورامان سزایان دەن بۆ ئەم جارە هەمووان لەسەر سنووک دەنگدان. جا ئەیانەوێت گەنجان لێرە بڕۆن منیش ئەڵێم ئەیانەوێت لێرە بارکەین ئەیانەوێت لێرە بڕۆین تامی ناو ئاوی ئیجەکەین یان لەژێر شەقی جەندرمە چاوەڕێی ڕەحمی یەزدانکەین خۆیان ئاسا هەر ڕۆژە و لە وڵاتێ بین ماستا و بۆ سەرکردەیەکەین پێتان ئەڵێین هەر لێرەین و سۆڵی ناکەین گیانێکە و خودایاوێتی دژی زوڵم بەختیەکەین یان ئەوە تا سۆڵی یەکەن بەو شێوەیە چاکتانەکەین یان ئەوە تا بە شۆڕشێک بە یەکجاری پاکتانەکەین. شانازی بەچی واکەن ئەوەتەی هەن دیلی دەستی چەند بێگانن ساقی هەزاران مەیخانن قەت نەماندی وەک ئێوە بێ ئێوە لە دنیا یەکدانن.
وازان ئەوەی کرتان بە ئاسانی لە بیر یەکەین باش بیرمانە هاوارتە کرد حساب بۆ ڕای هیچ کەس ناکەین حسابتان بۆ ڕای کەس نەکرد بۆی ئەم حاڵە حاڵمانە خۆ ئێوە تەلاقتان یابوون ئێستا بەغداد حرامتانە دەستەوە وێ بۆ نێو بەغداد بێڕوانە بێشەرمانە شەڕی نێوانی خۆتانە ئەڵێن ئەمە ڕێککەوتنە کردومانە ڕێککەوتنێک شەرمەزاری مێژووتانە کامە مێژوو لە ڕووتان دێ بڵێن ئەمە مێژوومانە لە ڕووتان دێ بڵێن کەرکووک قودس و دڵی کوردستانە لە ڕووتان دێ بڵێن هەڵەبجە کە پایتەختی شەهیدانە ڕووتان هەیە بڵێن پێشمەرگە گەورە و ڕێزداری هەمووانە لە ڕووتان دێ کامە مێژوو کام سەروەری بڵێن ئەمە دەستکەوتمانە هەموو نیشتیمان شاهیدا نییە نەبووە نیتانە یەک گول لەشتان تەقان بێ زۆر بەزیاوە خواردوتانە من قسەم بۆ ئێوە نییە ئێوە دوورن لە موشانە تێناشکێن پێستی بەراز داپۆشراوی ڕووی گشتانە ئەم پەیامەم بۆ گشت کووردە پیرە عاقڵە جوانە زۆر پێم سەیرە تاچی کوردم بچمانە باتۆ بەمانە شوێنیان کەوێت نەفامانە لەم دەنگدانە ئەگەر بێت و شوێنیان کەون سوێن بەو خوای ڕاگری ئەرز و ئاسمانە سوێن بەو خوای دروستکەری هەمومانە لە دوای دەنگدان بشتان کوژن هێشتا هەرکەمە و حەقتانە هێشتا هەرکەمە و حەقتانە وەسەلام عەلەیکوم وەرەحمەت الله وبەرەکاتوه هەر بژی کاکە پێشەوە ئینشاءڵڵا خۆمان سەرەکەوین بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست کاندیدەکەتان کاندیدی ژمارە 25 بازنەی 3 بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید کە 8 ساڵە لە بەغایە و شەڕ لەسەر حەق و مافەکانی ئێوەکە ئێستا تەشریفیان لێرەیە و تێکمان پێشکەشەکات با بفەرمێ بەڵام پێشەوەی وتەکەی پێشکەشکە دەستەیە خوشکان دەیانەوێ ڕێزی لێ بگرن و دیارەیەکی پێشکەشکەن مامۆستا ئەحمەد بە ئیجازە با بفەرمون بە ئەوانیش بێت ئەکرێ پێمان بڵێن ئەم دیارە چییە و یەکێکتان بێتە ئێرە شتێکمان پێ بڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله آماد بواني بريس خشكان وبرايان السلام عليكم ورحمة الله وبركاته ئێمە وەک ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لەم دەفەرەتە سوپاس و پێزانینی خۆمان ئاراستەی مامۆستا ئەحمەد حاجی ڕەشید دەکەین بۆ کار و چالاکیەکانی کە پێشکەشی جەماوەری عێراق و هەرێمی کوردستان و کۆمەڵی دادگەری و ڕێکخراوی خوشکانی ئیسلام و ڕێکخراوی خێرخوازیەکانی بەخشین و سۆمای چاوانی کردووە خوای گەورە پشت و پەنای بێت بۆ سەرکەوتنی بۆ کار و چالاکیەکانی ئێمە داواکارین لە دەڤەری ئەم شاری بەڕێزەی خۆمان وەک ڕێکخراوی خوشکانی ئیسلامی داوا لە جەماوەری بازنەی 3 ئەەکەین کە بەرەو سندوقەکانی دەنگدان لە ڕۆژی دەنگدانە بڕۆن بە هەموو چین و تێژەکان بە خوشکان و بەبرایان بە پیر و گەنجەکانمان بۆ چەسپاندنی دادگەری بۆ شایەتیدانی ئەو پەنجەیان بۆ ڕۆژی قیامەت بۆ هەڵبژاردننی کاندیدی خۆیان لە بەغداد بۆ پیاوی ژمارەکان مامۆستا ئەحمەد حاجی ڕەشید ژمارە 25 بازنەی 3 بۆ لیستی دادگەری
بۆ لیستی بەرەی خەڵک بۆ چەسپاندنی دادگەری داوا لە بەڕێزیشیانەکەین و هیوادارین هەمیشە و هەردەم ڕووبەڕووی گەرندەڵکاران بێتەوە و هەوڵ بدات چەسپاندنی دادگەری و چەسپاندنی یاسا و دەستوری ئیسلامی لە هەرێمی کوردستان و لە عێراق و پشتیوانی خەڵکی عێراق و کوردستان بە یەکسانی بکە. دوو پارە سوپاس و بێزانینی خۆمان ئاراستەی برای بەڕێزمانەکەین کاسایەتی دیاری شاری هەڵەبجەی شەهید مامۆستا ئەحمەد حاجی ڕەشید لیستی بەرەی خەڵک. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم بە تایبەتە و میوانانەی کە هاتوون و لێرەوە داوایان لێ یەکەم بەڕێزان بەڵێنم بنێ کە هەرچیم داوا کرد بۆم دەڤەرە پشتیوانم بن، پشتیوانی هەڵەبجەیەکان بن، سەی سادەقیەکان بن، پشتیوانی پێنجوێنیەکان بن، پشتیوانی هەورامانات بن، پشتیوانی تەواوی شارە زوور بن بۆ ئەوەی بتوانین داواکانمان جێبەجێکەین. داوای بەڵێنتان لێ یەکەم. سواسان جەماوەری بە شەرەفی کوردستان دانیشتوان و ڕۆڵەکانی هەڵەبجە و شارە زوور و هەورامان پێنجوێنی سەربڵند و سەی سادقی خۆڕاگر پێشمەرگایەتی فێری کردین کۆڵنەدەر و چاونەترس بین سەڵ لە دوشمن نەکەینەوە و لێی نەترسین کۆمەڵ فێری کردین دادگەر بین لەبەرەی خەڵک بین سیاسەت فێری کردین هەماهەنگ بین لەگەڵ خێرخوازاندا هاو ئاوات و هاوداوا بین بۆ چەوساوان ئیسلام فێری کردین دژایەتی ستەم بکەین ئیسلام فێری کردین خۆشگوزەرانی بۆ هەمووان بەڕەوا ببینین ئیسلام فێری کردین دژی ستەمکار بین ئیسلام فێری کردین ببینە مۆم بۆ خەڵکی ببینە مۆم تاریکی شەوە زەنگەکان ڕووناکەینەوە هاو شاریانی بەڕێزم خۆشەویستانم هاو نیشتیمانیان مێژووتان شایدە ئێوە بوون یەکەم چوخماخەی شۆڕشتان داگیرساند مێژووتان شایدە کە ئێوە بەگشت بەعسا چوونەوە مێژووتان شاهیدە کە نەیانتوانی ئەم شارە و شارەکانی دیکە لە بنبێنن بە دەستەکانی خۆتان ئاوەدانتان کردەوە هیچ هاوکاریەک نەکران لەلایەن حکوومەتانەوە و لەلایەن هەرێمی کوردستانیشەوە پاشگوێ خران مێژووتان شایەتە ئێوە بوون ڕابەرایەتی هەموو جوڵانەوەیەک و بزوتنەوەیەکی خێرخوازی و بزوتنەوەیەکی سیاسیتان کرد لەم دەڤەرە مێژووتان شایەتە ئێوە بوون یەکەم گەنج و لاوی خۆتان پێشکەش کرد بە ئازادی مێژووتان شایەتە کە ئێوە بوون دژی مافیا و ستەمکاران ڕاپەڕین هەر بۆ ئەم مێژووە سەربەرزم سەربڵندم کە نوێنەری ئێوە بووم و نوێنەری تەواوی کوردستانیان نوێنەری هەموو ئازادی خوازێک نوێنەری هەموو چەوساوەیەک لەگەڵ هاوڕێکانم بەگشت هەورا چوینەوە ژیانی خۆمان خستەمە ترسی بەڵام باکمان نەبوو ئەوەی ئێمە توانیمان بیکەین فراکسیۆنی 25 کەسی و 20 کەسی و 10 کەسی نەیانتوانی بیکەن هیچ کەس بەقەدەر ئێمە دووچاری هەڕەشە و تۆقاندن و ترساندن نەبوویەوە هیچ فراکسیۆنێک و هیچ گروپێک بەقەدەر ئێمە و هاوڕێکانمان ئیغراعاتیان نەخستە بەردەستمان بەڵام کۆڵمان نەدا بۆیە شەرەفمەندم کە نوێنەری ئێوە بم شەرەفمەندم کە نوێنەری ئەوانە بم کە هەمیشە لەبەرەی گەل بوون شەرەفمەندم کە نوێنەری خەڵکی
فەقیر و هەژار و دەستکورت و بەژمەینەتی ئەم وڵاتەم لە بەرامبەردا دەزانم هەمووتان گلەییتان هەیە. گلەییەکانتان لەسەر سەرمان لەسەر چاومان، بەڵام داخ و سەد داخ گلەییەکانتان بەشێکی بە ئێمە جێبەجێ ناکرێت. دەبێت گلەییەکانتان ئاراستە بکەن و بیکەنە تیشکێک ستەمکارانی پێ بسووتێنن، گەندەڵکارانی پێ سزا بدەن، قۆرخکارانی پێ لەناوبەرن. دەبێت گلەییەکانتان بکەنە ئاراستەیەک کە ئەوەی دڵسۆزە بۆ ئەم نیشتیمانە، بۆ ئەم گەلە، بۆ ئەم دەڤەرە متمانەیان پێ بدەن. متمانەی ئێوە بۆ ئێمە توانی ومانە بەگژ ئەو ستەمکاران ئابڕۆین. متمانەی ئێوە بووە کە ئێمە هەمیشە لە بەرەی گەل بووین. متمانەی ئێوە بووە کە بۆ ساتێکیش سەنگەرەکانمان چۆڵ نەکرد. لەو کاتانەی کە ئەوان لە وڵاتانی دەرەوە خەریکی سەفای خۆیان بوون، ئێمە لە گەرمای بەغدا بە دوواداچوونمان کردووە بۆ کەیسەکانتان. لەو کاتەی کە ئەوان موچەی ئێوەیان نەبڕی، ئێمە وەزیر بە وەزیرە گەڕاین بۆ ئەوەی واژوو کۆکەینەوە موچەی ئێوە بێنینەوە. لەو کاتەی ئەوان مافی ئێوەیان پێشێ لە کرد، ئێمە دەرگا بە دەرگای ئەندام پەرلەمانەکانی دیکەمان نەگرت و واژوومان پێکۆکردنەوە بۆ ئەوەی بتوانین مافی ئێوە بچەسپێنین. مافی خۆتانە و گلەیتان لەسەر چاوم، لەسەر سەرمان، بەڵام داخ و سەد داخ گلەییەکانتان تەنها ئەبێ ئاراستە بکرێن بەڕێزان. گلەییەکانتان ئەبێ بکرێتە چەکێک بۆ لەناوبردنی گەندەڵکاران. گلەییەکانتان ئەبێ بکرێتە تیشکێک بۆ سووتاندنی مەستەکان کە مەست بوون بە پارەی نەوت و گەندەڵی و گومرگی ئەم وڵاتەوە. بۆیە داخ و سەد داخ 30 ساڵ خەبات لە بری پێشکەوتن وڵاتێکی وێرانیان بۆ بەجێ هێشتین. دەستگا و دامەزراوەکانیان داخستین، پەرلەمانیان بە تۆپی بەعس دایە بەر ڕێژنەی تۆپخانەی خۆیان، کێڵگە و مەزارەکانیان داگیر کرد، کانیاوەکانیان وشک کرد، گەندەڵ نەمانەی کەنە بەرپرسی ئەم وڵاتە، دەستپیس نەمانەی کەنە خاوەن خەزنەی ئەم وڵاتە، دەمپیس نەما کەناڵێکی بۆ نەکەنەوە، داوێن پیس نەما کەناڵێکی سۆشیال و لە پشت پەردەوە ئەخلاق و خوڕەوشتی ئەم میللەتەی پێتێک نەدەن. بۆیە خوازیارم و داواتان لێ یەکەم، خوازیارم و داواتان لێ یەکەم لەگەڵ هاوڕێکانم، دەبینە قەڵایەکی پۆڵاین بۆتان، متمانەمان پێ ببەخشن. بۆیە دەیدە بکەنە کەرنەڤاڵی سەرکەوتن، دەیدە بکەنە ڕۆژی تۆڵە لێکردنەوە لە ستەمکاران، دەیدە بکەنە ڕۆژی سزادانی ئەوانەی مافیان خواردن، ئەوانەی موچەکانیان بردن، ئەوانەی کوڕەکانی ئێوە لە ناچاریا سەریان هەڵگرچوون بۆ ئیجە و خنکان، ئەوانەی گەنجەکانیان بێکارکردن لە تەواوی کوردستان و لەم هەرێمە و لەم دەڤەرە، ئەوانەی بە کاسەسەری گەنجەکانی ئێوەتیونون بەبێ هیچ ترس و دوودڵێک ڕێژنەی گولاکەنە سینگی گەنجەکانی ئێوە. بۆیە ڕۆژی دەیدە فرسەتە لە دەستی مەدەن، سزایان بدەن، لە ناویان بەرن، مەیەڵن جارێکی کە ئەوانە بمرنەوە بە نوێنەری ئێوە و بە دەمسپی ئێوە بۆ ئەوەی بتوانین بە ئازاد و بە ئازا و بە سەربەرز و سەرفراز بژین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. دەستخۆشی بۆ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید، کاندیدی ژمارە 25 بازنەی سێلە هەڵەبجە و سەید سادق و پێنجوێن و شارەسوور و هەورەمان. هیوای سەرکەوتنێکی گەورەت بۆ خوازین. بەڕێزان، دوو بەڕێزمان هەیە، دوو شاعیر لێرە دەرفەتیان لەدەینەیەکی شیارێکی بچووکمان بۆ خوێندنەوە بۆ پشتیوانی و گەرمکردنی ئەم کەرنەڤاڵە جوانە. بەڕێز مامۆستاوریا با بفەرمێ شعرێکمان پێشکەش بکات.
بەناوی خوای بەخشندەی میهرەبان. بەڕێزان، من خۆم بە شاعیر نازانم، بەڵام چەند پەیفێکم نووسیوە بۆ پشتیوانی برای بەڕێز و خۆشەویستم مامۆستا حاجی ڕەشید و تایبەتە بەم دەڤەرە و بە بازنەی سێی هەڵبژاردن. ئومێدم وایە ئینشاءڵڵا مامۆستا ئەحمەد سەر دەکەوێت لەم هەڵبژاردنە. سڵاو هەڵەبجە، سڵاو هەورامان، بە پرۆژەی نوێ دێینەوە مەیدان. سڵاو لە پێنجوێن و دەشتی شارە زور، بەڕووی سوورەوە دێینەوە حوزور. بەڕابردوومان شانازی دەکەین، شایستەین بۆیە داوای دەنگ دەکەین. کۆمەڵە خاوەن سەروەری و داستان، دەنگی پێ بدەن نابن پەشیمان. کۆمەڵە هیوا و ئومێدی هەژاران، بەخشین و هاوار هەم سۆمای چاوان. وەرن پێکەوە بۆ بەختەوەری، پشتیوانمان بن بەرەو دادگەری. نوێنەرەکانمان ڕابردوو پاکن، دڵسۆزی گەل و خەمخۆری خاکن. مامۆستا ئەحمەد نوێنەرمانە، ڕابردووی مایەی شانازیمانە. پەرێزی پاکە و ئازا و نەبەردە، پەروەردەی دەستی پیاوی مەردە. پەرێزی پاکە و ئازا و نەبەردە، پەروەردەی دەستی پیاوی مەردە. بە هەکبەی پڕ و سەری بەرزەوە، بە بوێریدا بیناسنەوە. پیاوی ژمارەکان نازناوی ئەوە، دەنگی پێ بدەن گرە و دەبەنەوە. موژدە هەڵەبجە تۆش وەرە مەیدان، ڕۆڵەی دلێرت سەرخە بە دەنگدان. کۆمەڵ سەربەرزە پیاوی وای هەیە، هەرگیز نانەوێ و هەر بە پێوەیە. لەبیرتان نەچێ لە ڕۆژی دەنگدان، ئاسوودەی بکەن ناخ و هەم ویژدان. ژمارە 25 وریا و وشیار بن، لە بازنەی سێیە با ئاگادار بن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوو اللهی وبەڕەکاتوه. دەستخۆش بەڕێز مامۆستاوریە. بەڕێزان، دوایین بڕگەیە هەنگەکەمان بەڕێز کاگە ئەیوب عەنەبی وەک هەمیشە کە لەگەڵمان بووە ئێستاش بە شعرێک بەشداریمان لەگەڵدا ئەکات. با بفەرمێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. دو تبيني کۆپلەیەک شعر بۆ ئەو سێمیوانە ئازیزەی هاوشان و هاوکار و هاوڕەفیقی مامۆستا ئەحمەد. ببورن نەگەرناوەکان بە کاک و دکتۆر پێشکەش نەکەم. شەمسەدین غالب ڕێبوار، ئێوەش وەک ئەحمەد خاوەنی هەڵوێست و ئاکار، سیمبولی ڕاستی و بوێرن لە ناو دەسەڵاتێکی خوار. ئازیزان، ئەم قەسیدەیە بە خوێنی ئاڵی 800 پێشمەرگەی شەهیدی کاروانی ئیسلامی نووسراوەتەوە، بەڵام لەبەر نەبوونی کات تەنها ئەوەندەی دەرفەتە دەم داوای لێبوردنەکەم ئەگەر ناوی هەندێکیان هات و نەچیان نەبوونەوە بۆ جارێککە ئینشاءڵڵا. هەوڵ و کۆشی سەرکردەیە، شەو نخوونی پێشمەرگەیە، خوێنی ئاڵی شەهیدانە، میراتگیری ئەم ئیسلامە. لە قەڵەمی شیعریان پرسیم ناونیشانت، منیش وتم بڕۆن سەیری بەردەنوێژ و زەمزەمی کەمەری پێشمەرگە و مێزەری پاچی سەرکردە و لەچکی خوشی بە حشمەت و خوێنی تەڕی شەهیدان و دون بە دوندی کوردستان و ڕوو لە ڕووگە و تەوێڵی نورینی سەر بەرماڵ و دەنگی هەزاران لاوی خوێنگەرم و خوێندکارانی لادێ و شار، هەناسەی سەوزی پیران، مشتێ ڕەوشتی بەرخودان، پەرژینی ئەم ئومەتەیە شۆڕشی لیستی پرتەقاڵ. من دەنگەدەم بە پەیامی کادیرانی هەر 5 بازنەی دادگەری و 5 جارنامەی گوڵەشەو بۆ
هەر وەک شۆڕش چۆن دەنگیدا بە شەقژنی باڵی هەڵۆ ئاوا منیش دەنگ دەخەمە نێو سندووقی مێژووی پاک و شۆرشی شاخ و جوڵانەوەی مەدەنیەت و پرتەقاڵی لیستی ئەمڕۆ لە پەنا سوورەتی نەسردا سڵاو لە سێبەری ئایەتی فەتحدا سڵاو عاشقانی تێکۆشان بە پەنجەی شەهادەتەوە پێنج جار و 25 جار دەن کە تەسبیحی وەفاداری دەکەمە گەردانەی پارێزگای هەڵمەت و قوربانی بە منارەی چۆلیدا و پەرچەمی سێبەری هەموو دنیادا بە هەردوو کاندیدی دادگەری کاک عەبدوستار و خوشکە قومریدا هەڵی دەواسم لەسەر پردی تەلال قامەتی دوورکات نوێژی زوحادا بەستم بە هەمان قەڵەم و پەنجەوە 4 جار تەقە لە دەرگای بتوێن و پشت دەردەدەم و پەیامی دەنگدانتان بە سۆران عومەرەدەم لە پایتەختەوە بە شایدی 182,000 ئەنفالەوە من لەگەڵ 4,000 میحرابی ڕووخاوی کوردستاندا هاتووم و دەمەوێت دیواری ڕووخاویان بەهێزی باوەڕ و سەدای نعرەتەی جیهادیان ڕاستکەمەوە من شوشەی شکاوی 5,000 گوڵم کۆ کردوەتەوە و بە شوناسی پەرتووکی سۆزی نەتەوایەتیەوە لە پەنا پەیامەکەی خوادا ڕوبەڕووی جەهل بوومەتەوە بەم هزرەوە هاتووم لە 24 نیسان و 26 هەمان مانگدا دەشتی بتوێن و شارە زور بە هەزارەها تۆ و سەوسکەم هاتووم 11,000 مەدالیای زێر لە بەرۆکی بادینانەدەم هاتووم لە بەردەم عەمامەیەکی پاکی زانای کووردا چۆکدا بدەم بۆ فێربوونی خواناسی و پیتەکانی ئازادی تا لە دووشەی شاخ و شاردا مێژوو ئایندە بۆ دادگەری پێکەوە گرێدەم هاتووم بەهێزی خالید و شافعی تینوەتی مجاهیدانی نیشتیمان بە ئاوی نەزیهی پەروەردە و خۆڕاگری بشکێنم و لەگەڵ هێزی سەلاحەدیندا دڵەکان بە ئایەتی فەذەکر ڕابهێنم مەملەکەت تەرکەم بە ئایەتی فەتح تا لە وەرزی هەستانەوەدا ئەم وشکە ساڵیە بخوسێنم هاتووم لە نێو تەپ و تۆزی جیهاددا تا لە فورسانی ئەم عشقە بحیلێنێ و خەنیمی ئەم شۆرشە پرتەقاڵیە خاک بەجێنێڵێ هاتووم لەگەڵ هێزی نەسردا بە نەسری ئەسرینی زیندانیانی خۆڕاگر بنووسمەوە و وانەی بەردەوامی بۆ ژیان بڵێمەوە من گەنج 4 وەرزە سەوز بەم 4 شانەی خۆمەوە هاتووم و سێگۆشەی ئیمان و ئەخلاق و ژیانە خەمە سەر نەخشەی نیشتیمان هاتووم وەک کەمەندامی دەستی غەدری مانگی ئازاری موشەکبارانی کاکە سەرداری سەی سادق تەنها بۆ خوا سەرنەویکەم یان وەکو شەهید بڕیار لە پێناوی ژیان دۆستیدا ڕوبەڕووی گەندەڵی ببمەوە و خەمی شار لە کۆڵکەم من لە هەورامان و شارە زوورەوە لە مەدرسەکەی نالی و مەولەوی و محەممەدی شارە زووری و تەفسیری خاڵ و یادی مەردانەوە لە هەولێر و بادینان و مەرگە و بلە و بەرزان و خۆشناوەتی و سۆرانەوە لە دۆڵی جافایەتی و دەشتی کۆیە و خانەقا و ئاکۆیانەوە لە کەرکووکی کوردانەوە لە کووخێکی سەر سنوور و پایتەختی نیشتیمانەوە هەنگاوم هەڵگرتووە هاتووم دێ بەدێ شار بە شار دەنگ بۆ لیستی دادگەری بچنمەوە دەنگ بۆ لیستی دادگەری بچنمەوە وەسەلام عەلەیکوم دەستخۆش مامۆستا ئەیوب عەنەبی دەستخۆشی بۆیەوەش میوانانی بەڕێز و خۆشەویست خوشکان برایان ئەندامانی کۆمەڵی دادگەری کوردستان میوانە خۆشەویستەکان پشتیوانانی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان هاوڕێ و پشتیوانانی بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 25 سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئامادەبوونتان خواتان لەگەڵ
سڵاوتان لێبێ بەڕێزان. پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە دەیدە دەست پێکات. کۆمەڵی دادگەری بۆ ئەمجاری پرۆسی هەڵبژاردن 5 کاندیدی لە چەند شارێکی جیاواز لە کوردستان داناوە. ئەوان دەیانەوێت بەم 5 کاندیدەوە بتوانن نمونەیەکی جوان و بە کۆمەڵی پەرلەمانتاری بێر و بە جورەت بنێنە پەرلەمان. من دەمەوێت ڕای بەشێک لە ئەندامە و کادیرانی کۆمەڵگەم بزانم بۆچی یانەوێت پشتیوانی ئەم جۆرە کاندیدانیان بکەن، ئەتوانن چیان بۆ بکەن لە ڕابردووە چیان کردووە بۆ داهاتوو چاوەڕێکیان لێکەن. لەگەڵمانە بن با من ڕای کادیر و ئەنداماوەگەم فەرموو. بۆچی پێ دوایە دەنگ دەرەبێت دەنگ بە کۆمەڵ و بۆ کاندیدانی کۆمەڵی دادگەری بدەن؟ بنای خی گەورە و میهرەبان، یعنی 28 ساڵە خەڵک دەسەوسێتەوە، خەڵک دەبێت ڕابردووی لەبەر چاو بێ کە ئەو حکوومەتە چی بۆ خەڵکە کردووە، چەساندوێتەوە، بێنانی کردووە، بێ ئاوی کردووە، بێ کارەبای کردووە، هەچی خزمەت گوزاریە نییە، دەبێوانی لەبەر چاو بێت کە بۆی دەنگ بدا بە کاندیدانی کۆمەڵ بۆ ئەوەی هیچ نەبێت کاندیدانی کۆمەڵ خەڵک ناچەوسێنەوە، زوڵم لە خەڵک ناکەن، سەرۆت و سامانی خەڵکی بە هەدەر نابن. لە پێش وترا جەنابەت دەنگت بە کاندیدەکانی کۆمەڵدا؟ بەڵێ بەتەکید. چاودێریت کردوون بزانی ئایا توانیوانە ئەو جێگەی و سیقە و متمانەیە بن کە تۆ پێداون؟ بەتەکید جێگەی سیقە و متمانە هەوڵی زۆریان داوە بەرامبەر گەورەترین کەس وەستاونەوە بۆی دوای ئەم جارێژە توانن لەسەر ئەو هێڵەوەستانەی کە لە پێشووترا هەیان بووە دژی نادادی دژی بۆ نمونە گەورەترین کەسی ناحکومەت